ئەم حکوومەتی کە ئەمانە پێکیان هێناوە تەنها بۆ شەریعەتدانە بەم دەسەڵاتە ناوچەی و میلیشیایی کە بویانەوە مقدرات و ژیانی خەڵکیان ساڵهای ساڵە ڕاگرتووە کەوایە مەسەلەکە گەر بەمانێ بڵین حکوومەت بۆ پێک ناتوە ڕاستەکەی ئەسڵ وایە و دروست وایە کە بڵین یەکێتی و پارتی بۆ ڕێناکەون مەسەلەکە سیراع و ناکۆچەکانی نێوان یەکێتی و پارتی و بەرژەوەندەکانی ئەوانە هەر وەکوتە مەر کاتێ بخوازێ دەرگای پەرلەمانەکەنەوە دایخەن بیانێ حکوومەت دروست دەکەن و ئەگەر نەشیانێ و هەلومەرجەکە بۆیان لەبار نەبێ درێژەیەن بەو هەلومەرجی کە تێسەر لە 2 ساڵی ڕابردووە حکوومەتی کاربەڕێکەر پەرلەمان داخستن تا ئەو ڕادەی کە هەموو دام و دەستگا قانونیەکانی خۆیان هەتا کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێمی کوردستان و تاوبوونی ماوەی هەموو ئەمانە بەرئەنجامی ئەو ناکۆچانەی ئەوانە ئەمێ بڵێم کە ئەوە ناکۆچەکانی یەکێتی و پارتیە لە وەک بەرئەنجامێ لە بارودۆخی سیاسی ناوچەکە ناوخۆی کوردستان لە ڕابطە بە عێراق و ئەو دۆخی کە عێراقی پیاتەیە پەڕێ ئەمانە واکە کە ئەم دوو حیزبە وا بە ئاسانی نەتوانن تەوافقکەن